سڵاو لێبێ سڵاو لە تۆش ئەتوان پێ بڵێم ئەکتەری گەنجترین ئەکتەر یاخۆت هەیە لە تۆ مناڵتر ئەتوانی پێم بڵێ گەنجترین ئەکتەر کەی دەستێ پێکردو باسێکیەوەم بۆ بکەی من لە سێ ساڵیەوە نواندنم کردووە لە تیپی هونەری مناڵانی سلێمانی بووم گۆرانیشم و تۆ نواندنیم شم کردووە بەڵام تازەترین کارم لەگەڵ کاک شوانکەری ما بوو شانۆی حوچرکە بوو وەکو بچووکترین ئەکتەر لە ناوەنا بەشدار بووم باشە تۆ لە مناڵیەوە کە دەستێ پێکرد چۆن بوو توانیت بەردەوام بی لە سەری بەڕاستی حەز و خوولێ و مناڵی خۆم بوو کە بەهرەکە و تیا بوو کە پەرە و پێەیە کە خێزانەکە و لە پشتە بوو پاڵ پشتە بوو کارەکان ئاسانیان بەدەستەوە بوو باشە بەسێوم بۆ بکە بەنیازی چی دوای شانۆگەریەکەی حوچرکە کە ئێستا تەواو بووە بەڵێ ئێستا تاوا بووە و هەنگاوی دواتر مامەتەما بووین بەرەو هەولێر بڕوات و بە ئێستاشەوە کە پلان وایە بەرەو هەولێر بڕوای شەڵات پلانی داهاتومان ئەوە بێ ئیتر کاری شانۆیی تریش بەڕاستی بە هیوان بەردەوام بم یعنی لە پرۆژەمە بەردەوام بم خوێندن ڕێگر نەبوو نا ئەش خوێنم لەگەڵیا چۆنە خورس نییە خوێندن و ڕۆڵبینین بەڕاستی ئەو کاتانی کە دابشێکی بەیەکەوە قورسە بەڵام خۆشبەختانە بۆ من ئاسان بوو کە ئەتوانم ئێستا داوامەکەشم بکەم و نواننیش بکەم بێسەریەکەوە باشە بەسێوم بۆ بکە خەون و ئاواتی داهاتوو چییە؟ ئەکتەرێکی گەورەی کورت کچ کە خێزانەکەم شانازیم پێوە بکەن ئەتەوێ ڕەچەشکێنبی؟ ئەرەوەڵا ئەرەوەڵا بەوێ